سڵاوتان لەبێت پێدە باش ڕۆژێکی باش بۆ هەمووتان لە هەر شوێنێک بینەر و بیسەری پرۆگرامی بانی 24 ڕۆژێکی باشتان هەبێ. زەردەخەنەیە بەسە بۆی کە هەموو ڕۆژەکەتان بەخۆشی بەڕێ بکەن. بۆ هیوام ئێوەش بینەر و بیسەری پرۆگرامەکە بن ئەم کاشمێرە لەگەڵمان بن تاوەرگە و بابەتانە ببینن ببیستن کە ئێمە ئامادەمان کردووە. هەڵبەت لەگەڵ هاوکارانم هەمیشە ئەو بابەتانەی کە هەنووکەی یاخود پەیوەستە بە ڕۆژێکی گیانی یاخود پەیوەستە بە ژیانی کۆمەڵایەتی و کۆمەڵگەی کوردیەوە ئێمە ئاوێتەیەکەین و لەگەڵ چەند کەسێکی پسپۆردا لەسەر و بابەتە قساکەین و چالاکیەکانی ڕۆژ بۆ ئێوە دەخینەڕۆ. ئەمڕۆ ڕۆژ گیانی نەهێشتنی کارکردنی مناڵانە لەگەڵ ئەو بابەتە و چەند بابەتێکی دیکە بۆ ئێوە دەخەمە ڕوو و دواتریش بە زیاتر گفتوگوی لەسەرەکەی. ئەمڕۆ ڕۆژی گیانی نەهێشتنی کارکردنی منداڵانە. سەدان هەزار منداڵی کورد لە تورکیا لەسەر شەقامەکان کار دەکەن و لە هەرێمی کوردستانیش ئەمڕۆ ژمارەیەک منداڵی کارکرد دەگەڕێندرێنەوە بەرخوێندن. لە نێو 20 وڵاتی جیهان قوتابێکی قۆناغی بنەڕەتی لە کەرکووک پلەی دووەمی لە پێشبڕکێی هیزری خێرایی ژمارەکان کە تایبەتە بە بیرکاری بەدەستهێنا. عێراق ژمارەی پێوانەی لە هاوسەرگیری پێشوەختە تۆمار کرد و لە سەدا 25 ئافرەتان پێشوەختە شوو دەکەن. لەگەڵ دەستپێکردنی پشووەکانی هاوین بێگومان مناڵان بووە بەسەربردنی کاتەکانی خۆیان دەست بەو یاریاناکەن کە زیاتر بە شێوەی گروپ و کۆمەڵ ئەنجامەدرێت. جا لەوەی کە منداڵ زۆر سەرقاڵە بە ئایپاد و یارە ئەلکترۆنیەکانەوە بەڵام هێشتا یاریکردنی بە کۆمەڵ و لەگەڵ هاوڕێیانیان هەرماوە. وەکوە بینین کچانیش زۆرتر حەزیان بە یاری ماڵە باجێنە و بەکارهێنانی بووکەڵەیە و کوڕانیش زۆربەی یاریەکانی فۆتبۆڵەکەن. ئەمڕۆ باسی چیرۆکی مناڵێکەکەین کە خۆشەویستێکی زۆری بۆ یاری تۆپی پێ هەیە و ناوی زۆربەی یاریزانەکانی لەبەر کردو ئەیان ناستێ. لە ماڵیشەوە لە کاتی یاریکردنە قەڵەمەکانی کردو بە یاریزان و بۆ هەرێکێکیشیان ناوێکی داناوە. با چیرۆکی و مناڵە ببینین بەیەکەوە. دەکا بۆ چەمپێنزلینگێک کە چواردەیەمین چەمپێنزلینگێتی بەڵام لیڤەرپۆلیش مەشقەکە بۆ حوتەیەمین چەمپێنزلینگ. ئەگەر لیڤەرپۆل بیباتەوە هاوشێوەی وێنەی ناو یاریگاکان یاریزانەکانی یاریەکەی ڕێخستووە. قەڵاسوورەکە تا ئێستا توانێتی 6 ئەفتال بەرێتەوە لە 2009 بە شێوەیەکی وردیش قەڵەمەکان بە ئاراستەی شوێنی گۆڵەکان دەجۆڵێنێت. یا تەنها قەڵەمەکانی بەسا بۆ ئەوەی دووتی پێی پێدروست بکات. هەر قەڵەمێکیشی ناوی یاریزانێکی لێناوە. دو ساڵە کۆیانەکەمەوە بە پێی یانەکانی کەم ئێستا بۆ نمونە ئەمە ڕێڵە بۆ نمونە ئەمە بەشیان ئەمە لیڤەرپۆڵە ئەمە بێفیکە بە پێی ناوەکان گیانەکەم. ئێستا ئەمانم کردووە بە ڕیاڵ ئەمانم کردووە بە لیڤەرپۆڵ. ئەمەم کردووە بە کەربەغاڵ ئەمەم کردووە بە تۆری کرۆز ئەمەم کردووە بە لوکە مۆدریچ ئیتر بە پێی یاریزانەکان. ئەوانش یاریزانەکانی لیڤەرپۆڵن. ئەمەم کردووە بە سادیۆ مانەی محەممەد سەڵاح فیرمینۆ و ئەلکانتارا. هەوادارم وەکو یاریزانەکانی ڕیاڵ مەدرید یان یاریزانەکانی بارسەلۆنا بم. بۆ تۆنی کرۆز ئەڵڵارە تۆنی بەڵام ڕێگر دەبێت کۆچەکەی مات لیڤەرپۆڵ. بۆ ئەوەی فێری شێوازی یاریکردنی یانەکان بێت سێری زۆرترین ئەو یاریانەی کردووە کە ئەنجام دەدرێت. بۆ لە سێریەمانەکەم ناوی یارزانەکان لەبەرەکەم دوسێ جار سێریەکەم بۆی وەکو بێژێرەکە فێر بم یان فێر بم چۆن شێوازێ یاری دەکەن. ئێستا وەک ڕیاڵ مەدرید تەشکیلەکەی 3-4 بە زۆر یاری ئاواکە. بەس ئەگە بزانە یاریەکە بترسێ ڤاربێردێ خاتە پێشەوە بۆی کە هەر هجوومێکیان برد بیکا بە 4-4-2 جوانتر دیفاعیان بۆ کرێ. تیپێکم دروست کردووە بە تایبەت لە پۆلەکە خۆمانە پێ 6 کوڕەبین
هەر وەکو مەکتەبەکانی تر لەگەڵ پۆلەکانی ترە یاریمان کردو توانیمانە بەسەرکەوتووی بیبینەوە و دەرزە تاوکەین لە ماڵیشەوە هەر تیپێکمان دروست کردووە ئەوەی هەوڵی بۆ بەم بە زۆری ئەم ملوانکانەیە بۆی حەزەکەم بیکەم بە دووسێ دانی تر تیپێکی تۆپی پێشی بۆ منداڵانی گەڕەکەکەی دروست کردووە. کچانیش بەدەم سیرکردنی یاریەکەوە هەم یاری کچانە دەکەن هەم چێژ لە سیرکردنی یاری هاوڕێکانیان دەبینن. ئەمە تیپی گەڕەکەکەمانە مناڵ هەمویان کۆ بینەوە و تیپێ دروستەکەین و بۆ سەعاتێ بۆ ساعتونیە یاریەکەین ئیتر ئەی بجاری وایە ئەی بێنەوە ئەی دۆڕێنین و خولیای یاد بۆ یاری دووگۆڵی زۆرن. خەونی ئەو بوون بە یەکێک لە یاریزانە باشەکانە تاوەکو بتوانێت زۆرترین مەدالیا لە بواری ئەو یاریانە بباتەوە کە لە ناو قوتابخانەکەی ئەنجام دەدرێت. مێرەنگەی شەڕ دەکەم بۆ چواردەیەمین ئەبطاڵ دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی. لەگەڵەوەی و منداڵانەمان بینی کە سەرقاڵی منداڵی خۆیانن سەرقاڵی ژیانکردنی تایبەت و یاریە سەرەتاییەکانی خۆیانن بەڵام لەگەڵەوەشدا لە بیری نەکەین کە ڕۆژانە بینین لەسەر شەقامەکان لە شوێنی منداڵ نیە و کاری تیاکرد بۆیە ئەمڕۆ ڕۆژی گیانی منداڵانی سەر شەقامە یاخود ڕۆژی گیانی نەهێشتنی کارکردنی مناڵانە بۆ بۆنێوە لە شاری ئەنقەرە کۆنفرانسێک لەبارەی دۆخی مناڵانی کورد بەسرا لە کۆنفرانسەکەیە ئەوە خراوەتە ڕووکە ملیۆنان منداڵی کورد بەهۆی دۆخی خراپی ئابووری و ناچارن کار بکەن و لەسەر شقامەکان بمێنەوە ئەو ملیۆنان منداڵ لە پەروەردەی زمانی دایک بێبەش کراون لەلایەن حکوومەتەوە و سیاسەتی فەرامۆشکردنی منداڵانی کورد پەیڕەوەکرێت ئەم کارانە ئەوم چالاکیانە لەم ڕۆژەدا چڕەکرێتەوە هەم بۆ نەهێشتنی ئەو پێشێلکاری کە بەرامبەر منداڵانە کرێت جا لەلایەن خێزانەکانەوە بێ یان کۆمەلگا بێ یان خودت دواتر لەلایەن سیاسەتێکی گەورەوە بێ و کۆبینین لە باکووری کوردستان ڕۆدار جگەلەوە ڕێکخراوەکان هەڵەسن بە ڕێکخستنی چەندین کۆنفرانس بۆ چالاکی تایبەت تا ڕێگری لە هەموو ئەو نادات پەروەریانە بکرێت کە بەرامبەر بە منداڵانە کرێت. li gorî saziya amaran Tûîkên li Tirkiye û Bakurê Kurdistanê 700,000 zarok dişûna ku biçin dibistanan û bi hewalên xwe re li kolanan bilîzin li nava zeviyan de û di karûbarên giran de dixebitin û ji gelek mafên xwe bêparin. Li gerveyekê taybetî li tewahiya bajarên Bakurê Kurdistanê zarokên Kurd ji perwerdehiya zikmakî sû wernagirin û dibin bişavtinê danin. Ji ber vê çendê di çarçoveya 12 Hezîranê roja têkoşîna dijî karkeriya zarokan û bişavtina zarokên Kurd li Enqera paytexta Tirkiye bi navê di polîtîkaya zarokan de lêgerineke nû konferansek hate sazkirin. Di konferansê de mamosteyê perwerdehiya ziman û muzîka Kurdî Şîrkoka Nîwar da zanîn ku bi milyonan zarokên Kurd îro bê zimanê dayîka xwe û ji rabirdiya xwe dûr mezin dibin. Ji bo pêşî lêgirtina bişaftinê mamosteka Nîwar behsa rêyên çareseriyê kir. Payî salaya tekoşîn heyne wisa berxwedanê berdêl hene hîn jî stranên Kurdî tên qedexe kirin. Hîn jî konserên Kurdî tên qedexe kirin. Lê li kêleka wê tiştên ku bê dewlet jî dikarin bên kirin hene. Ku tu her malekê bike wek dibistanekê divê li meclîsa Tirkiye çawa ku Kurdî weke zimanekî nayê zanîn te qebûl kirin divê berova jî li hemberî wê tu de her derê jiyanê de Kurdî di çavaxe wisa divê tu qîmeta Kurdî bilind bike. Qîmeta Kurdî jî çawa bilind dibe ger ku tu pankartên xwe, pirtûkçeyên xwe, nivîsên xwe pir zimanî û taybet jî Kurdî tu amade bikî wê çaxê wê divê tu bi Kurdî pera qezenc bikî. Tu bi Kurdî nam bixwî. Seroka Komeleya Rojava Zarokan Ezgî Koman jî bal kişand ser zarokên karker û got ne bi hezaran bi milyonan zarokên ku temenê wan di navbera 17 saliyê danin di şertên zehmet de li Tirkiye û Bakurê Kurdistanê dixebitin û ji her mafên xwe bêparin.
En az 2 milyon çocuğun çalışmak zorunda olduğunu biliyoruz. ئەمزانن گۆنها نێزیکی 2 میلیۆن زارۆک نەچارن گۆ بەخەبتن تەمەنێوان دەناوبەرە 5 حیا 17 ساڵان دەیە دیارە گۆل تورکیە فەقیری و هەژاری هەر زێدە دەبە و بارێ سەرملێ زارۆکانژی گران دەبە نەتەنێ کارکەرن ئەف زارۆکژی هەموو ji mafên bêparin û rastî işkence û kiryarên nemrovînî tên herûha ji mafê xwe perwerde û parastinê û xwendinê bêparin di temenê got zarokên ha li kolanan bilîzin û biçine dibistanan lê mixabin li nava zeviyan û karên giran de kar dikin. هەروەها di konferansê de parlamenterê HDPyê Şirnexê Hüseyin Kaçmaz jî axaftinek kir û da zanîn ku îro li Tirkiyê 2 milyonan zêdetir zarokên penaber û 500,000 zarokên kêm endam rastî cudagerî û tundiyê tên. Herweha Kaçmaz da diyar kirin di 15 salên borî de 20 zarokên Kurd bi vesayetên zerxpoşiyên artêşa Tirkiye hatine qetil kirin lê heta niha derbarê van kuştinan de tu kesek an jî berpirsek nehatiye seza kirin. Vural erişmiş. Kurdistan 24 Ankara. بێگومان لەم ڕۆژەیە لە جیهاندا چالاکیەکان چڕەکرێتەوە بۆ نەهێشتنی کارکردنی منداڵان بۆیە لە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە جاگەر لەسەر ئاستی تار بە یاخود ڕێکخراوی بە یاخود کۆمەلگا بەگشتی لەم ڕۆژەدا هۆشیاری زیاتر بڵاوکەنەوە تا هەم خێزانەکان ڕێگری بکەن لە منداڵەکانیان نیان کەنە قوربانی ئەو دۆخەیتیان جا ئەگەر خراپ بە یاخود هەرچ چاوچنۆکیەکی دیکەی تیابێ زۆر جارە بینین منداڵ هەبووە لە راپۆرتەکانی هاوکارانمان تایە بووە کە منداڵەکە و توێتی ئێمە وەزعمان زۆر باشە بەڵام هاوینە و حەزەکەم ئیش بکەم ماڵەوە فێرمەکەن کە ئەم نێرنە دەرۆڵەن با فێری ئیشکردن بیت بەم شێوەیەش هەیە و زۆر جاریش خێزانەکان لەبەر خراپی بژێوی ژیانیان لەبەر خراپی باری ئابووریان واکەن کە منداڵەکە بکەنە قوربانی و منداڵەکە بژێوی ژیانیان بۆ دابین بکات. ئەمڕۆ میوانداری ئومەد بەرزنجینمان کردووە کە ئەندامی دەستەی ڕێکخراوی ڕێپاکە و هەم خۆیان کاریان کردووە و زیاتریش باسی ئەم ڕۆژە دەکەین و بزانین چالاکیەکانی ئێوان چییە. کاکومەت بە خێرهاتی بانیت باش. زۆر سوپاس بەهێندی باش بۆیەوە هەر بژی بۆ ئێوەش زۆر سوپاس. زۆر سوپاس. ئەمڕۆ کارەکانتان زۆرە و چڕتان کردوێتەوە. جا پێشەوەی باسی چالاکیەکانی ئەوە بکەم و ڕێکخراوی ڕێپاک پێم خۆشە باسێکی ئەم ڕۆژەمان بۆ بکەی لە جیهاندا چۆن ناسێنراوە لە هەرێمی کوردستانیش چۆن کاری بۆ بکرێت. بێگومان سوپاس. ڕۆژی جیهانی منداڵانی ئیشپێکەر یاخود منداڵانی سەرشەقام ناوەکەوا جوانترە لە دوای ئەوەی ڕێکخراوی کاری جیهانی کە ڕێکخراوێکی جیهانیە لە ساڵی 1990 هاتۆتە دامەزراندن لەو دوای ئەم مێژووەوە لە 1990 تاکو ئێستا ڕۆژی منداڵانی ئیشپێکەر کە هەموو ساڵێک لە 12 مانجی 6 دێتە یادکردن. ئەم ڕۆژە پتر بۆ ئەوەیە کە کۆمەلگا بەگشتی و با بڵێن سەرجەم خێزانەکان و سەرجەم کۆمەلگا بێنەوە هۆش و بێنەوە یاد کە منداڵێک هەیە ڕۆحێک هەیە پەپولەیەک هەیە لەسەر شەقامەکان ڕۆژانە چەند جارێک دەمرێت ڕۆژانە چەند جارێک ڕۆح دەدات. بۆیە ئێمە ئەو ڕۆژە بە گرنگ دەزانین وەک ڕێکخراوی ڕێپاک و ڕۆژێکی جیهانیە کە هەز دەکەم ئەو ساڵ گەموکرد و گوڕیەکە کەمترە لە ساڵانی تر چ لە ئاستی حکوومەت و چ لە ئاستی وەزارەتی کار و کاریگەری کۆمەڵایەتی بۆی ئێمە پێویستمان زانی بەڵێ ئەم ساڵ کەمتر گەرم و گوڕی پێ یاخود کەمتر هاتوون بدەن ئەو کێشە گەورەیەوە کە تا بینین لە حاڵەتەوە بۆتە دیاردەیەک زۆر چڕ بۆتەوە لەگەڵ ئەوەشدا چالاکیەکان بەڕای ئێوە کەمترە ئەم ساڵ کەمترەوە هەستی پێ دەکەین چونکە ساڵانی پێشوو ئێمە متابعی باشمان هەبوو لەسەر ئەم ساڵاتیانە و هەستمان دەکرد کە گرنگجیدان زیاتر بوو لەلایەنە پەیوەنددارەکان بەڵێ ئەم ساڵ تۆزە کەمترە. هۆکارەکەی چییە کاگومێت؟ نازانم ڕەنگە پەیوەندی بە پلان هەبێ کە نەخراوەتە ناو پلان یاخود پەیوەندی بە ئامادە باشیەوە هەبێ کە ئامادە باشی بۆ نەکراوە چونکە پێویستە لەم ڕۆژە ئەگەر هیچ نەبێت بە بیری کۆمەلگا بهێنینەوە کە ئەم توێژە لەسەر شەقامەکان منداڵی خۆیان ون دەکەن ئەم توێژە لەسەر شەقام منداڵی خۆیان لەدەست دەدەن و کە گەورەش بوون نابێگرەیان لێ بکەین کە کەسانێکی ناتەندروست دەربچن. ڕاستە کێنەوانەی کە زۆرتر منداڵەکانیان نێرنە سەر شەقام یاخود ئەو منداڵانە خەڵکی ناو شارن یاخود لە دەرەوەن ئاوارن پەنابەرن؟ نەوەکانی دوای جەنگ دێنە سەر شەقام
ئاساییە مرۆڤ لە کاتی جەنگ ڕەنگە بکوژرێت یا بمرێت بەڵام لە دوای جەنگ پاشماوەکانی دوای جەنگ زۆر قێزەونن یەکێک لەو دیاردانێک کە لە دوای جەنگ دروست دەبێت دیاردەی ئیش پێکردنی منداڵانە تۆ بیر بکەوە ڕێکخراوی کاری نێودوڵەتی لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە دروست بووە 15 بۆ هەنجە بۆ ساڵی هەژدا بۆیە دەبینین لە ساڵی 19 درچیان بەوە کردووە کە لە دوای جەنگەکان منداڵ بێ باوک دەبێت منداڵ بێ دایک دەبێت بێ کەس دەبێت منداڵ ئەرچی ئەوەی دەکەوێتە سەر کە بێتە سەر شەقام و کار بکات بۆیە منداڵان لە دوای جەنگ پتر دێنە سەر شەقام لە دوای نەهامەتی ئابوووریەکان دەکەونە سەر شەقام لە دوای گوێپێنەدانی خێزان و بنەماڵە و ماڵبات دەکەونە سەر شەقام ئەو منداڵانێکی ئێستا لە سەر شەقامن بەشێکی زۆریان نەوەکانی دوای جەنگن من بیرمە ساڵی 2004 نووسینێکم نووسی نەوەکانی دوای مارێنز خەریب لەسەری تووشی بەلاش بووم نەوەکانی دوای مارێنز ئێستا گەورە بوون ئێستا گەورنەوە 2034 ئێستا گەورن بەڵام زەڕیبەیەکی زۆر بازێکی زۆریاندا بە تەمەنی منداڵی خۆیان چونکە کەمارێز داخلی بەغدا بوو ڕاستە بۆ پرۆسەیەکی ئاشتی هات بۆ پرۆسەیەکی ڕزگاریکردن هات بەڵام نەوەیەک بووە بە قوربانی ئەوەی کە منداڵی خۆی لەسەر شەقامەکان بە ئیشکردن بەسەر بات بۆیە منداڵانی سەر شەقام ئەوانن نەوەکانی دوای شەڕ و نەهامەتین ڕاستە هەر ئەو کەس لە جیهانیش بەو جۆرەیە ئەو نەوانە دواتر بەکارهێنرێنەوە بۆ دروستکردنی سوپا یاخود گروپ و لانی تایبەت و جۆرا و جۆر کە ئێستای بینن لە جیهان هەیە کاگومەت باباسێکی ڕێکخراوەکەتان بکەین ڕێپاک بەگشتی باسێکی کارەکانتان بکەن ئەو زیاتر ئێوە لەسەر چ بوارێک جەختەکەنەوە جگەلەوەش ئەمڕۆ چیەکەن سواس ڕێکخراوێکی با بڵێن ڕێپاک وەکو ڕێکخراوێکی نەحکومی قازانجنەویست لە مێژنێ دروست بووە لە مانگی 4 مۆڵەتی پێدراوە دوو مانگێکە پێشتریش ئەمە کاری ڕێکخراوەی مان کردووە لە شوێنی تر و لە جێگەی تر بە خۆشحاڵیەوە ڕێپاک هەوڵ دەدا ڕێگایەکی پاک هەڵبژێرێ بۆ کێشە پەروەردەییەکان بە تایبەت چونکە هەستمان کرد کاری مرۆیی لە زۆر بوار ڕێکخراوی تر زۆرن بە سوپاسەوە زۆربیان کاری جوان دەکەن بەڵام ئێمە هەوڵماندا لە بواری پەروەردەیی کە کلێنی زۆر گەورە هەن لە پەروەردە لەگەڵ ئەو هەموو هەوڵی کە حکوومەتی هەرێمە و جەنابی وەزیر و بەڕێوەبەرایەتی گشتیەکان دەیدەن بەڵام کلێنی زۆر هەن بۆیە ئێمە خۆمان بە خزمەتکار زانی لەو بوارە و پێی ئەوەی زۆربەی زۆرمان لە ئەندام و دەستەی دامەزرێنان مامۆستاین بڕیارماندا ئەو ڕێکخراوە کار بۆ کلێن و کێشە دۆزە پەروەردەییەکان بکە کە ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە ئەمڕۆ وەک چالاکیەکی تایبەت بە بواری پەروەردەیی چەند منداڵێکی سەرشەقام دەهێنینەوە دنیای ڕەنگکردن و دنیای نووسین و دنیای فێرکردن کە ڕەنگە بەشێکیان قوتابخانەیان نەبینی بێ کاتژمێردەی بەیانی ئەمڕۆ لە سنتەری خانەنشینان چالاکیەکە دەست پێ دەکات دوای چەند کاتژمێریش تر بۆ سنتەری خانەنشینان ڕەنگە زۆر بەرنامە دەکرێت لەسەر سنتەری خانەنشینان کە کەناڵەکەی ئەوە بە شانازیەوە زۆر کات لەوەیە دەبینین خەڵک وا بیر دەکاتەوە کە مرۆڤی خانەنشین تەواوی تر ستۆپ بوو لە ژیان دەبێت دابنیشێت نەخێر ئێمە ئەمڕۆ دەیسەلمێنین کە ئەقڵ و هزری زۆر گەورە هەیە لە سنتەری خانەنشینان و دەتوانن بەڵێ ئەزمموی گەورە لای ئەوانە لە هەموو دنیا پرسوڕا بەوان دەکرێت لە کارە زۆر گرنگەکان لە کێشە هەرە گەورەکان بۆیە ئێمەش پەنامان بردوتە بەر ئەوان وەک ڕێکخراوی ڕێپاک هەوڵمان داوە لە ڕێگەی چەند مامۆستا و چەند کەسانێکی بتوانە ئەم منداڵانە ڕێنمایی بکرێن ئەمڕۆ و ئەمڕۆ هەر هیچ نەبێ کار نەکەن هەر هیچ نەبێ لەبەر سێبەر دابنیشن هەر هیچ نەبێ شیرینێکیان پێ بدەین باشە ئەو منداڵانە ئێوە هەڵبەت پێشتر ئەندامانی ڕێکخراوەکە کارتان کردوون کێن و ژمارەیان چەنە هەوڵمان داوە پتر لە 15 مناڵ هەڵبژێرین لە شوێنی جیاجیا لە بازاڕی شێخەڵڵا لە ترافیکەکان لە کۆمەلگاکانی دەرە ڕازامەند بوونیان پەیوەندی بەڵێ بەگومان پەیوەندیمان بەدایک و باوچیان کردووە هەندێکیان ڕازی بوون لەسەر ئەوەی کە مقابلەش بکەن و لە تەلەڤیزیۆن دەربچن هەندێکیان گوتیان ڕێگەیان پێدەدەین بەڵام با لە کەناڵەکان شێوەیان دەرنەچێت ڕەنگە ترسیەوەیان هەبێ بەیانی ڕۆژێک لە ڕۆژان ڕێکخراوێک یاخود حکوومەت نەهێلی کار بکەن خەمی ئەوەیانە کە بەنیازن خێزانەکانیان یاخود ئەو کەسانی کە بە خێوکاریانن یان لەگەڵ یان ئاژین بیان نێرنەوە بەرکارکردن بۆیە بێگومان ئەوە دەتوانین بڵێن تەورێکی زۆر تایبەتە یاخود بەرنمەیەکی زۆر تایبەتی دەوێت هەندانی خێزان بۆ ئیش پێکردنی منداڵ
ئەوەیان زۆر مەترسیدارە بەڕاستی جاران خاتونی بەڕێزەگەر بیر بکەینەوە کۆمەڵگەی کوردی دەیگوت کوڕێکم هەبێ دەستی دار بگرێت واتە ببێتە شوان دەستی دار بگرێت واتە بێتە 5 ساڵ و شوانی بۆ بکات ئەمە مافێکی ئاسایی بوو چونکە باوکی لەگەڵی بوو مامێکی خاڵێکی کەسێکی گەورەی لەگەڵی بوو بەڵام ئێستا کە منداڵ دەبێتە 5 ساڵ و دەخرێتە سەر شەقام و کۆڵان و با بڵێن ئەو شوێنانێک کە ئیشی پێ دەکەن ئەمە کارەساتە کە خێزان هاوکاری بکات کە خێزان هەوڵی پێدە پارەی پێ پێدا بکات ئەمەیان کارەساتێکی گەورەیە باش ئەرکی وەکو ڕێکخراوێکی قازانجنەویست ئێوە ئەتوانن لەم ڕۆژەیە کاریان بۆ بکەن پلانی درێژخایانتان نییە کە ئەو منداڵانە بە جۆرێک بهێنەوە ناو جیهانی منداڵی خوێن بێگومان پلانی درێژخایانی ئێمە لەو 15-20 منداڵی کە ئەمڕۆ لەگەڵمانن ئەگەر هیچ نەبێ بتوانین پێنجیان یاخود هەر هەمویان بگەڕێنینەوە ناو خوێندن و جیهانی منداڵیەتی خۆیان بۆیە پێویستمان بە هاوکاری حکوومەت و وەزارەتی پەروەردە و وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و هەوڵی گشت خێرخوازێک دەبێت کە بتوانین ئەو منداڵانە بە هەر هۆکارێک بێ باوەڕ کە ڕەنگە منداڵ هەیە زۆر لە پێویستی نەبێت تۆش ئاماژەت پێکرد لە سەرەتای بەرنامەکە ڕەنگە وەکو ڕاهاتنێک بێ ڕەنگە ئارەزوویەک بێ من منداڵم پێویستە کار بکەم وەکو هاوتەمەنەکانم ئەوە لە گەڕەکە هەژارنشینەکان زۆر باوە یاخود خەلەلێکی زۆر بەسیط هەبێ ڕەنگە بە یارمەتیدانێکی زۆر سادە چارەسەر بگرێت بۆیە بەڵێ پلانمان هەیە لەگەڵ ئەو منداڵانە بەردەوام بین ئەگەر ماڵباتەکان لەگەڵمان بن بۆ ئەوەی بگەڕێنەوە جیهانی منداڵێتی خۆیان زۆر جاریش پێوەستە بە کللتورەوە کاک ئومێت خێزانەکان پێیوەستن بۆی کابێ کوڕەکەیان فێری ئیشکردن بێت بەڵام ئایا لە چ تەمەنێکەوە فێری ئیشکردن بێەوە ئەو ئیشەی کە تۆ بۆی هەڵا بژێری تا چەند گونجاوە بۆ ئەو منداڵەکە خۆی ڕەزامەندە لەسەرەوەی و ئیشە بکە دواتر ئەمە بێتە ڕاهاتن ئەم کللتورش بەبێەوەی کە بزانن چ زیانێکی لە باو باپیرانیان وبووان ماوەتەوە بێ مناڵی ئێمە بەم جۆرە بێ ئەبێ وا بێ وەتەو منداڵە ژیانی منداڵی خۆی لە دەستدا و لە ژێر کۆنتترۆلی کۆمەڵە کللتور و خێزانەیە پێم خۆشم بابەتە زۆر زیاتر قسەی لەسەرکەین بەڵام پرۆگرامەکە هەرەوەندە دەرفەتیمان ئێمە زۆر خۆشحاڵ بووین و زۆریش سپاس دەکەین بە هیوان کە تەمەنی ڕێکخراوەکەتان زۆر درێژتر بێ بۆ کار چالاکی باش دوا دێرم ئەگەر پێ بدەیت لە ساڵی 2019 پێشی کۆڕۆنا 160 منداڵی سەرشەقام کاریان دەکرد لە دوای ئەزمەی کۆڕۆنا و نەخۆشی کۆڕۆنا ئێستا بۆتە 218 میلیۆن منداڵی ئیشپێکەر لەسەر شەقامەکان لە هەرێمی کوردستانی نە بەگشتی لە هەموو جیهان واتە هەر کارەساتێکی سروشتی هەر شەڕێک هەر ناخۆشیەک دێ منداڵ زیاتر دەکەوێتە سەر شەقام بۆیە ئەگەر ئێمە وەک ڕێکخراوی ڕێپاک وەک حکوومەتی هەرێم وەک هەر کەسێک خەمخۆر بێ لەمڕۆوە دەست پێ بکەین درەنگە بۆیە ئێمە خۆشحاڵی و ئەمڕۆ دەست پێ دەکەین بۆ هیوایان لە هەرێمی کوردستان کەمترین بە هیوای نێمەش سپاس بۆ ئێوەش زۆر سپاس هەر بژین ڕۆژێکی خۆش لە گوندێکی سنووری شارەچکەی پیرەمەگرون داوای داخستنی دەرگای قوتابخانە دوای داخستنی دەرگای قوتابخانە بەڕێوەبەری قوتابخانەکە بە هاوبەشی مامۆستاکانی بۆی کە خوێندکارەکانی دوور بخاتەوە لە یاری ئەلکترۆنیەکان ڕۆژانە لە نێو خانووە قوڕینەکان فێری یاریە کۆرنە کوردەواریەکانیانەکە کە چۆن لە قۆناغی منداڵیدا خۆی لەگەڵ منداڵانی دیکە ئەنجامیاوە ئێستش ئەوێت ئەو خوێندکارانێک کە لەم ناو مەکتەبەکەیا بوون بە هەمان شێوە چێژ لەو یاریانە ببینەوە و کەمێکیش بێ دوور بکەونەوە لە یاری ئەلکترۆنیەکان. دەیەوێت ئاشنایان بکات بە یاریە کۆنە کوردەوارەکانی سەردەمانی منداڵی خۆی. فێرکردنی یاریە کۆنەکان بە ئامانجی دوورکەوتنەوەی خوێندکارەکانێتی لە یاریە ئەلکترۆنیەکان. شازادە لەگەڵ سومەیە و لە نوێ و بەیان یاری هەڵماقۆ دەکەن. بەڕێوەبەرەکەیان مامۆستا عەتا بە تەنیشتیانەوە دانیشتووە و چۆنیتی یاریەکەیان فێر دەکات. شازادە بە جۆرێک فێری یاری دەکرێت دۆڕانیان بردنەوەی لەلا گرنگ نەبێت بەڵکو ئەوەی لەلا گرنگ بێت کە یاریکی پڕچێژ لەگەڵ هاوڕێیانی ئەنجام بدات.
بەڕێوەبەرەکەمان فێری کردوین زۆر سوپاسی دەکەین بە هاوکاری مامۆستاکانمان ئەم یاریانە ناویان خەتخەتێنە پەتپەتێنە هەڵماقۆیە سێڕسکێنە بۆ مشکمان زۆر باشە هەندێک یاری بۆ جەستە زۆر باشن لە ناو خانۆ قوڕینەکەی شوێنی لەدایکبوونی منداڵانی کردووە با چەند بەشێکەوە جگە لە هەڵماقۆ چالاک و هۆگر و هاوڕێیانی یاری سێڕسکێن دەکەن سێڕسکێن سەرباری ئەوەی زۆرینەی بەتەمەنەکان ئەنجامی دەدەن بەڵام خوێندکارە منداڵەکان شارەزایکی زۆر باشیان لە یاریەکە پەیدا کردووە بۆ پرۆسە عقلیەکان زۆر سوودی لێوەرەگرن وەکو بیرکردنەوە سرنجدان خەیاڵکردن گفتوگۆکردن ڕادەربڕین ئێوە یاریەکەن لە کۆڵان و پێکەوەینەکەن توانای ڕادەربڕینتانە بێت ترس و شەرمتان نابێنێت سوودی یاریکردن ئەلەوەدایە لە ناو حەوشەی خانووەکەش یاری خەتخەتێن و پەتپەتێن و ڕاکێشانی گوریز دەکرێت بەڕێوەبەری خوێندکار ئەم جاریان پێکەوە یاریەکە ئەنجام دەدەن ئاشناکردن و فێرکردنی منداڵان بە یاریە کۆنەکان لە نێو گوندەکە لە هەفتەیەکدا چەند جارێک بەڕێوە دەچن خوێندکارەکانی شوا فێرکراون کە یاری ئەلکترۆنەکان لەبیر بکەن ئەو قوتابخانەی کە بەڕێوەبەرەکەی خوێندکاران ئاشنای یاریە کۆنەکان دەکات تاکە قوتابخانەیە لە گوندەکانی سنووری پیرەمەگرون ئاستی چواری بەدەستێنابێت دیار جەمال کوردستان 24 گوندی یاڵانقۆز وەک هەمیشە بابەتەکانی پرۆگرامی بەیانی 24 هەمەڕەنگن و ئەمانوێت زۆرترین زانیاری لە بواری جیاوازا بە ئێوە ببەخشین ئێستا باسی واکەین کە وەرزش چۆنێک پێویستە بۆ دایکی دووگیان چونکە ئەم سەردەمەی ئێستا ژنان کە دووگیانە بن بە دۆخێکی زۆر سەختا تێپەڕن بۆیە زۆرجار هۆرمۆناتی دووگیانی ماسوولکەکانی ڕان لاواز دەکات کێشەی زیاتریان بۆ دروست دەکات لەبەرەوە پێویستە ژنی دووگیان هەندێک وەرزشی سادە بکات تاوەکو یارمەتی بات کە پارێزگاری لە توانای جەستەی خۆی بکات جگەلەوەی یارمەتی دەدات ماوەی دووگیانیەکەی بە ئاسانی بەڕێ بکات بێەوەی کە هەست بە ماندووبوون و بێهێزی بکات بێەوەی تووشی زۆربەی نەخۆشیەکان بێت جگەلەوەی کە ئەو وەرزشانە لە کاتی مناڵبووندا یارمەتی دەدات هەندێک وەرزش هەیە کە پزیشکەکانی ژنان و منداڵبوون بەپێی ئەو توێژینەوانەی کە کردویانە بە باش هێزان دووگیان بیکات دوایەوەی کە ڕاوێژ بە پزیشکی تایبەتی خۆیەکە چونکە هەردوو گیانیەک حاڵەتێکی تایبەتی بە خۆی هەیە و ئەو کەسە یاخود لە ژنێک و بۆ ژنێکی دیکە ئەگۆڕێت بۆیە پێویستەکە بە ڕێنمایی پزیشک وە کەسانی شارەزا ئەو وەرزشانە ئەنجام بات. لەسەر ئەم بابەتە ئێمە میوانداری ئیمان هەڤاڵمان کردووە کە ڕاهێنەری لەش جوانیە بابزانین و هەندێک لەو پرسیارانەوە گرفتانەی کە ژنانی دووگیان هەیەی ئەمڕۆ ئێمە بتوانین بە ئێوەی بگەێنین و زانیاری زیاتر لە خاچوو ئیمان وەرگین بەخێر هاتی ئیمان باشی ڕۆژێکی باش بۆ تۆ عادەتەن وەرزشوانان بەیانیان زۆر ئەکتیڤن وایە ڕاستە بەخێر بێ باشە. باسێکی بەگشتی وەرزشکردنم بۆ بکە بە دەرفەتی زانم بەیانیان چ وەرزشێ بکەین کاڵاستین بۆ هەر کەسێکی ئاسایی دواتریش چڕێکەکەینەوە لەسەر ژنانی دووگیان چونکە زۆر گرنگە بۆوان دەتوانین وا باسی وەرزشکەین وەرزش ژیانە بۆ هەموو تەمەنێک لەبەرەوەی کە دێتە باسی وەرزشکردن یەکسەرەوەمان بیر دێتەوە تەندروستێکی باش بۆیە کە بەیانیان هەڵدەستی لەخەوێ لۆ ئەوەی ئینێرجێکی باش تەبی دەست بە وەرزش بکە بەسیترین وەرزش ئەگەرت و نەتوانانی سەردانی هۆڵەکانی وەرزش بکەی دەتوانی بۆ دەست پێ بکەی پارک یان شەقام ڕۆیشتن بۆ دەست پێ بکە لەوەی بەیانێکی باش و دەستپێکردنێکی بە ئینێرجی تەبی باشە مەجای ئەمانە نەبووچی مەجای ئەمانە نەبوو لە ماڵەوە دەتوانی وەرزش چەند دقەیە چەند دقەیە بۆ ماوەی 30 خولەک گرنگەوەیە چەند وەرزش گرنگ ئەوەیە بیکەی گرنگ ئەوەیە
ئینێرژی بۆ خۆت پیدا بکەی لە بەیانیان چونکە کاتێک هەرێک لە ئێمە سترێسی هەیە هەرێک لە ئێمە مەشغوڵە بە شتە کێشە بەس کە وەرزشت کرد هەموو شتانی مشکت خاڵی دەبتەوە. ڕاست ئازارین ژنان کاتێک کە دووگیانە بن تەواوی هۆرمۆنەکانی لە شیان وەک خۆی نامێنێت حاڵەتێکی خراپ یانە بێت یاخود زۆر جار سترێسیە بەهۆی ئەو گۆڕانکاریانی لە جەستی و لە هۆرمۆنەکانی ڕۆیات باشە بۆ ئەوانە بێت لە تەمەنی چەنی منداڵەکەیانەوە دەست بکەن بە وەرزشکردن. بارێرە وا دەستی پێ بکەین دوای ئەوەی کە خانمەکە هەستەکە کە دووگیانە وا باشترە دوای پشکنینی دکتۆر سەردانی دکتۆر کە دوای ئەوەی دکتۆر پێڕاگەیاند کە هیچ کام لەو نەخۆشیانەی نییە بۆ نمونە منداڵبوونی پێشوەختە پاڵاپەستۆی بەرز شەکرا هیچ کام لەو نەخۆشیانەی نەبی دەتوانی دەست بە وەرزش بکە بە شێوەیەکی ئاسایی بەڵام چۆن بە جۆرەی قۆناغی لەدایک بوونەکە و ماوەی لەدایک بوونەکە واتە گونجاوبی لەگەڵ ماوەی لەدایک بوونەکە ئەو کار دەتوانین دەست بە وەرزش بکە بە شێوەیەکی ئاسایی. باشە لە قۆناغی چەنەوە دەست پێ بکە ئەگەر هیچ نەخۆشی و هیچ گرفتێکی نەبوو دوای ماوەی 3 مانگ چونکە پاش ئەو 3 مانگە ئیدی تون دەبی لەو ڕۆژانەیە خودت هەفتەی چەند ڕۆژێک ڕۆژانە بۆ ماوەی 30 تاوەکو 6 خڵک دەتوانێت وەرزش بکە. ئەو وەرزشانەی کە خانمێکی دووگیان و تەندروست پێویستە بیکە کامانە چەند زۆرێک ڕاهێنانمان هەیە کە خانمی وەرزشکە خانمی دووگیان پێویستە بیکە ئەویش ئەوە یەکەم پلاتێس یەکێکە لەو وەرشانەی کە سیستەمی لەش ڕێک دەکات و وا دەکات خۆراگری بە ڕانەکان و سمت و قۆڵ ببەخشێ. هیچ شێوازێکی دەتوانین ئاسانە کە تۆ ئێستا بۆم بکەیتەوە یا خودمە تۆ ئەنجامی بی بۆی تا بینەرانیش بیبینن چۆنە؟ ئۆکێ چۆن دەست پێ بکەین؟ فەرموو لە ئەرزەکەەوە بکەین لە ئەرزەکەەوە لە بەری درێژ دەبی لە ئەرزەوە فەرم فەرشەکە پاتەخە منە ئۆکێ سەرەتا قاچەکان بۆ شێوەز دەکرێتەوە باشە پاڵدانەوە بەم شێوەیە سەر لە ئەرزە و سمت بەرز دەکەوە بۆ سەرەوە دوای ڕاگررتی چەند خولەکێک دەهینە خوارەوە لەو مەرشەوا دەکات لێرە ڕانەکان بەخۆتە خۆراگری بە سمت و ڕان دەبەخشێ و ئازاری پشتیشکەم دەکاتەوە لە کاتی دووکیانیدا. ئەمە چەند خولەک ئەنجامی بە لەو وەرشە مەسەرەن تایبەت ناکەین بە چەند خولەکێک نا چەند خولەکێکی جیا مەسەرەن تایبەت ئەو وەرشەی ناکەین لە وەرشیان تەنها 5 دقیق بەسە چەند خولەکێک دەیکەیت و دادەبەزی و دووبارە چەند خولەکێک و چەند سانیەک و دووبارە دادەبەزی. باشە ئەمە لە تەمەنی 3 مانگی منداڵ بەڵێ دوای ئەوەی کە دووگیانەکە دیکە بکاتجگە لەم وەرزشە یۆگا یۆگا کاریگەریەکی زۆر زۆری هەیە لەسەر خانمی دووگیان وا دەکات ئەو سترێس و دڵەڕاوکەی کە هەیتی بیداتە لەوێکی و گرنگترین شتە لەبەر ئەوی خانمی دووگیان لەو کاتەدا کێشی زیاد دەبی و فەقەراتی پشتی قەوز دەبی ئازاری پشتی زۆر زۆر دەبی دەتوانین بەچ کەمیکەینەوە بە یۆگا و دوای ئەوەی کە هۆکارێکە لە ئەوەی کاتێک منداڵبوونەکە کۆتایی پێدێ وا دەکات پێستی و ئافرەتە هەر بەتون دەبینێتەوە ئەو شل نەبێتەوە چونکە زۆربەی خانمانە مشکلان هەیە کە دوای منداڵبوون زۆر خەمبارە بن لەوەی کە جستیان تەواو تێکەچێت یاخود قەڵەوە بنیان پێستی لەشیان شل ئەبێتەوە و ماوەیەکی زۆریەوە باشە بینە سەر خواردنەکانە گەر ئەو خواردنانەی کە ڕێکی بخات زۆر جار ئێمە خانمانە بینین کاتێک کە دووگیانە بێت سێ ئەوەندەی پێشووترە خوارد بەو پێی کە پێڵەن تۆ منداڵە هەیە پێویستەکە زۆر خۆی ئەمە دروستە یاخود پێویستی بە خواردنێکی تەندروستە نەکو خواردنێکی زۆر لە کۆمەلگای ئێمە گەر تەماشا بکەی کاتێک خانمەک دووگیانە پێ دەڵێ بخۆ بخۆ واتیان گەیانێکە چەند خواردنی زیاتر بخوا مناڵەکەی خەپار گەشەی منداڵەکەی زیاتر بەڵام نا وانە بەڕای من لەگەڵ دەستپێکردنی ماوەی دوژانی پێویستی بە پسپۆڕی شارەزایە دکتۆر بەرنامەی خۆراکی باشی لۆدانێ لە ئەوەی وەنەکە ئەگەراتو نەتانی کێششی بینە خوارێم سەر نەخە ڕاستە هەرەوە هۆکارە بۆی کە خانمانی دووگیان بە تایبەت لەناو ئێمە زۆر زۆر قەڵەوە بن مشکلی ئەویانە ئەو دواتریش زۆر بە زەحمەت داهابەزنەوە جاری وا هەیە دەگاتەوەی چونکە هەروە تێگەیاندرای کە خواردنی زۆر بخوا ئیسفادە هەیە جاری وا دەگاتەوەی کە ڕادەی زیادبوونی 15 کیلۆ 20 کیلۆ ڕاستە زیاد دەبێت لە بەرەوەی لەو کاتە هۆرمۆنەکانی تێک دەچی لەو کاتەدا بەجانێکی ترۆ لە دەستەیتی زیاد دەکات بەس نەک بۆ ڕادەیە گەرت و بەرنمەیەکی خۆراکی ڕێک و
ڕاهێنانێکی مەزبوطەوێ بێگومان ناگاتە ئەو ڕادەیە کە زۆر کەش زیاد بی و جەستە تێک بچی. باشە خاتوویمان ئێمە بەپێی زۆربەی ئەو راپۆرتانەی کە بینیومەوە ئەبیستین ڕۆژانە خانمان نازام ئەم سەردەمەیە یاخود پێشتری ژوا بووە کێشەی زۆر زۆر گەورەیان هەیە لە سەرەتای قۆناغی دووگیانیاندا بە تایبەت زۆربیان بە بەکارهێنانی دەرزی منداڵەکان ڕاگرن یاخود خۆیان بە دۆخێکی زۆر سەختا تێپەڕن کە نابێت بۆ ماوەی چەرمانگێک جوڵەی قورس بکات و ڕاهێنان بکات هۆکاری ئەمە چیە لەبەرەوەیە کە نەبوونی وەرزشە تەندروستێکی خراپیان چییە لەبەرەوەی ئەژنی ئێستاوە ئەبینێن جاران زۆر جار گوێمان لێ بووە لە نەنگ و کەسانی گەورەترەیوت من لە بەیانەوە تا ئەوارە ئیشیش مەکرد نەمەزانی بەخۆم کەس دووگیانم قابل لەو کەسانە مرۆڤێکی جیاواز لە کەوکەبێکی جیاوازەوە هاتبێ هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی دەگەڕێنمەوە نەبوونی جوڵە جوڵە بەڵێ ئافرەتی ئێمە لە ناو ماڵەوە جوڵەی چییە؟ هەر ئەوەندا کە لە ناو ماڵەکەی خۆی زیاتر دەرچوونی نییە کاتێک ئینسان دەرچوونێ بکاتە گەشەی هەبوو نەک دووگیانبوون بگرا هەموو جوڵە و هەستان و دانیشتن لە ژیانی ئاسان دەبی ئیسفادەی زۆری لۆ هەیە بەوە ئەوترێت جوڵە لە ناو ماڵاکاری ناو ماڵەکە بکە هیچ کات ئەگەر بێت و تەواوی ڕۆژەکە خەریکی ئیشی ماڵەوەبی هیچ کات ئەوە ناکەمە قالبی ئەوەی کە پستە قالبی وەرزشکردنەوە وەرزشیانی باشە زۆرێک لە خانمان لەبەرەوەی ئەو کێشیان هەیە زۆر جار دەرزی سابتبوونی منداڵەکە بەکارهێنن تا سێ چوارمان لەو حاڵتەدا پێویستە یۆگا بکات ئەگەر نەتوانێت وەرزش بکە لەو حاڵەتدا کە بدایەتە لەبەر ئەوەی یۆگا هیچ جوڵەیەکی قورسی تێدانە دەتوانین بە یۆگاکردنەوە دەست پێ بکە سەبر داخلی وەرزشکردنەوەبی کە تو بە یۆگا دەستت پێکرد سەبر ئەو سترێسە لە مێشکت دەڕوا کە وەرزش خراپە لە دووجانی نا کە دەستت پێکرد سەبر تێدەگەیت کە ئەو وەرشە زۆر ئیسفادەی زیاترە هەمنەوە خۆی و هەمنەوە منداڵەکە چ کاریگەریەکێ بێ بۆ کاتی منداڵ بوون کە تو دەستت پێکرد بە تەبان بەڕاهێنانی تایبەتەوە دەست پێ دەکەی لە یەکەم و تاوەکو کۆتایی ماوەی یەکەم بەردەوام ڕاهێنانەکان دەگۆڕێ کە دەگەینە ماوەی کۆتایی دەگەینە ئەو ڕاهێنانەی کە پێویستە بکرێت لە ئەوەی منداڵبوونەکە ئاسان بی ئەویش بەکردنەوەی حەوز و سکوات و هەموو شتانەوە دەکات منداڵبوونەکەت بە شێوەیەکی ئاسان و سروشتی بی سروشتی بێ لەبەر نەکردنی وەرزشە کە خانمان زۆربیان پەنابەنەبەر منداڵبوونی نەشتەرگەری بێگومان لەبەر ئەوەی ڕووناکەنە وەرزش ڕووناکەنە ئەو شتێک کە زۆر ئیسفادەی هەیە لەیان بەهۆی تێگەیشتنی خەڵەتەوە ڕاستە بێگومان ئێوە خۆتان لە ناو ڕۆڵەکانی وەرزشکردنن ڕۆژانە بینن کێنەوانێک کێنە ڕۆڵەکانی وەرزشکردن ئایا زۆربەی ژنانی دووگیانن یاخود تەنها و کەسان کە بۆ دابزاندنی کێشیان تازش پێم گوتی بەهۆی بوونی تێگەیشتنی خەڵەت لە وەرزش لە بۆ ئافرەتی دووچان ئەو حاڵەتە زۆر کەمە ئەو کەسانە دێن کە کێشیان دادەبەزێن ئەو کەسانێک کە دانێت لە شێکی ڕێچانەبی ئافرەتی دووجان زۆر کەمە تایبەت ئەو کەسانەیە کە لە ئەوروپا ژیانی دەرێدیتە زۆر بەدەگمەن ئافرەتێکی وڵاتی خۆمان دێتن لە حاڵەتی دووجان بوون لە بۆ وەرزشکردن ڕاستە هۆکارەکەی چییە لەبەر لەش یاخود بڵین لەو حاڵەتیان کە لەشێکی قورسیان نەبێت وەکو لە سەرتاشەوە ئاماژەمان پێکرد هۆرمۆنیان تێکەچێت یاخود ترسە لەوەی کە منداڵەکەی لەبار بچێت چه هۆکارێکی دیکەیە کە نایان کللتورە کە فێری ئەوە نەبوون یەکەم جار کللتور دوم جار ترس کللتورەکە وای تێگەیاندی ئەگەرات و یەک حرەکەی زیاد وا دانیشتی یەک حرەکەی زیاتر بکە خراپە لە بۆ منداڵەکەی کللتورەکە وای تێگەیاندیە هەر وەرزش کە بێ خانم یەکسەر لێ دەترسێ ئەو ڕاستێکەیە ڕاستە زۆر جایتر بۆ تێگەشتون کە هەر لەگەڵ سکی بوو پێویستەکە لە بری قاپێک برنج بە لەمە برنجەکەی بۆ دانێن ئیتر نابێ بچێتە دەرەوە نابێ بازارکردنێ بکات نابێ وەرزش بکات هەموو شتێکی بینە بەردەستی نابێ بجوڵێ هەر بخواتن داشتم شە خۆی دەکا گەیشتە وەزنەچی کە خەیاڵی و ناتوانێت زۆر درەنگێت تا چاک بێت ناتوانین دایبەزێنی و دێتەکەمە زۆر زیادی کردی وەزنم هۆکارەکەی چیان منداڵ بوونە نا پێش ئەوەی بگاتە ئەو حاڵەتی چارەسەری بکە مەهێلە بگات ئەو حاڵەتی کە وەزنت ئەوەندە زیاد بکات دوای بناڵێنی بەدەستی چ ڕێنماییەکە هەیە بۆ خانمانی دووگیان وە بە تایبەتیش خانمان یاخود بڵێن بەگشتی خانمان چ ڕێنماییەکە هەیە بۆیان لێرەوە دەمێ و قسەی بکەم ئەگەر وەرزش نەکەی
ئەگەر بە پێی خۆت نێتە قاع ناچار دەکەم بێ قاع وەرزش بکەیت پێش ئەوەی ناچاربی وەرە بە خۆت دەست پێ بکە وەرزش بکە لەبەر ئەوەی ئەگەرە تو زۆر دەبینین پشت ئێشە چۆک ئێشە دەگەڕێتەوە لۆچێ وەزنی زیاد کە کێشی زیادە کە تەمەنی دەڕاتە سەری ئەو جنگەیە توانای هەڵگرتنی ئەو کێشەی نامینی پێش ئەوەی بگات ئەو حاڵەتی دەرمان بەکاربیێنی پێش ئەوەی بگاتەوە حاڵەتی دکتۆر لۆ دنووسی وەرزش بکە لە ئەو ڕۆ ڕادەست پێ بکە بۆ هیواین بە منیشەوە زۆر سپاس خاتوویمان هەواڵ خۆشحاڵ بۆم سپاس بۆ تۆی ڕێنمایی زانیاریەکانت زۆر سپاس بەداخۆ زۆربەی کات باسی ئامارە خراپەکانە کرێ لە عێراق یاخود بڵین عێراق لە پێشینەی زۆربەی ئەو حاڵەتانەیە کە بە خراپی باسەکرێت جا لە پاسپۆرتەکەی بێ کە لە ڕیتبەندی خراپترین پاسپۆرتەکانە لە بارودۆخی دارایی بێ لە ئیشپێکردنی منداڵان بێ ئێستا ئەوشی هاتۆتە سەر کە عێراق ئامارێکی نوێی پێوانەی تۆمار کردووە لە پرۆسی هاوسەرگیری پێشوەختە کە ڕێژەکەی لە 25.5 لە 25 زۆر زۆرە کە لەسەر ئاستی جیهانی ژەو ڕێژەیە لە 120 بەڵام لە عێراق لە 125 و نوێنەری سندوقی نەتۆیە گرتووەکان بۆ نیشتەجێبوون لە عێراق ئەو ئامارە بە مەترسیدار ناوبات و هۆشداری ئەدات لەوەی کە دیاردەی بە شودانی کچی خواردەمەنی 18 ساڵ لە گوندەکانەوە دەگاتە ناو شارەکان و لە ناوچینی ڕۆشنبیرانیش تەشەناکە بەگشتی ژەسای بینین کە کچان هەر لە تەمەنی 14 ساڵیەوە تەنها بیرۆکە و بیرکردنی چونە ناو ژیانی هاوسەرگیریان لە دروستە بێت. ئیتر نازان بە بەهشتێک تێگەیشتون کە بچنە ناوی و دەرگایەکی گەوریان لەسەرەکرێتەوە خۆی دای خستووە یاخود هۆکاری چی دیکەیە. پرۆسەی هاوسەرگیری پێشوەخت لە نێو کۆمەڵگەی عێراقی دیاردەیەکی نوێ نییە، بەڵام ئامارەکانی ڕێژی بەشودانی کچی خوار 18 ساڵ تا دێت لە بەرزبوونەوەدایە. لەسەر ئاسی جیهان هاوسەرگیری پێشوەخت گەشتۆتە 120 لە عێراق ڕێژەکە بەرزترە و گەشتۆتە 125.5 نوێنەری سندوقی نەتەوە یەکگرتووەکان بۆ نیشتەجێبوون لە عێراق ڕێژەی ئەو ئامارە بە مەترسیدار ناو دەبات و هۆشداری دەدات لەوەی کە دیاردەی بەشودانی پێشوەخت خەریکە لە گوندەکانەوە دەگاتە ناو شار و چینی ڕۆشنبیران. لێکۆڵنەوەیەک لەسەر دۆخی کۆمەڵایەتی و تەندروستی ژنان لە عێراق کراوە کوردستان و شتێدا بەشدار بۆ داچاکانمان فەرمین ئەوەی بینیمان دەبێت ڕەمانچڵەکێنێت هەروێشم کۆنفرانسەمە ڕێخستووە بۆ وڵاندانەوەی ئەو پرسیارانەوە ئەو دۆخەش کە جێگەی هەڵوەستە لەسەرکردنە پەیوەست بە بەشودانی پێشوەختە هۆکاری زیادبوونی ژمارە هاوسەرگیری پێشوەختە فرە ڕەهەندەوەتە تەنیا یەک هۆکاری نییە دۆخی ئابووری و مرۆیی و شەڕ و زۆر شتی دیکەش. لەسەر ڕاستپاردەی ئەنجومەنی وەزیرانی عێراق کۆنفراسی نیشتیمانی بۆ چارەسەری هاوسەرگیری پێشوەخت لە بەغدا بەڕێوەچوو چەند توێژینەوەیەک خرانە ڕوو تاکو لایەنە پەیوەزدارەکان بە شێوەی کردەی لە نێو کۆمەڵگادا پراکتیزەی بکەن. لە هەرێمی کوردستان لە ماوەی یەک ساڵدا 669 کچی خوار 18 ساڵ بەهۆی بەشودانەوە لە خوێندن دوورخراونەتەوە. حکوومەتی هەرێمی کوردستانیش کار بۆ ئەوە دەکەن جارێکی تر ئەو کچانە بخرێنەوە بەرخوێندن. ئەبێ ئیش لەسەر بکەین چۆنیەتی کەمی بکەینەوە بۆ نمونە پێم دەرێتن 669 مناڵان لە کوردستان لە پرۆسەی خوێندن بە دوورکەوتنەتەوە کاتەوە ژمارەیە بەڵام ئەگەر یەک کەسیش بێتن پێویست بەوەی دەکاتن بڵین ئەو تاکە کەسە بۆ وازی لە خوێندنینە و لە پرۆسەی خوێندنینە ئایا هۆکارەکەی دەگەڕێتەوە لە بۆ منهەجی دراسی کە لەوانێوانە بێ ئایا هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ باری ئابووری خێزان سۆر نیە لەسەر ئەو گەشە سندێک کە کۆمەلگا کردوێتی ئەوانە هەموو هۆکارن لێ دەرەین دووبارە زۆر بەداخۆ لە بۆ ئەو داتایانەی کە هەیە ڕێکخراوەکانی بواری خێزانی زۆرجار داوای هەموارکردنەوەی یاسای خێزانی دەکەن چونکە پێیان وایە ماددەکانی ئەو پرۆژە یاسایە ڕێگە خۆشکەرە بۆ توندوتیژی خێزانی و بەشودانی کچ لە تەمەنی 15 ساڵیەوە کە زۆرجار بووەتە هۆی بەرزبوونەوەی ڕێژەی جیابوونەوە. شەفان جەباری کوردستان 24 بەغدا. لە سەرەتای پرۆگرام باسی منداڵێکم کرد لە کەرکووک کە لە نێو 20 وڵاتی جیهان قوتابیەکە لە قۆناغی بنەڕەتی
پلەی دووەمی لە پێشبڕکی هزری خێرایی بەدەستهێناوە کە هزرێک بە خێرایی ژمارەکانە کە تایبەتە بە بواری بیرکاری. پێشبڕکێکە لە وڵاتی مسر بەڕێوە چوو لە عێراق 23 قوتابی و زیاتر لە 2000ش لە وڵاتە جیهانیەکان بەشداریان کردووە. لەم گەڕەکەی کەوتەوە قوتابیەک دەجێڕینەوە تەمەنی 11 ساڵە و قوتابی پۆلی 5 سەرەتاییە. بەشداری پێشبڕکێکی هەزری کردووە کە ژماردنی خێرایە. پێشبڕکێکە بە بەشداری 20 وڵاتی جیهان لە شەرمشێخی میسر بەڕێوە چووە. نینا پلەی دووەمی بەدەستهێناوە. لە نێو 20 وڵاتی بەشداربووی جیهان سوپاس بۆخوا پلەی دووەمم بەدەستێنا. لێرە سوپاسی ڕاهێنەرەکانم دەکەم کە ڕۆڵی گەوریان گێڕا لە سەرکەوتنم. ئەم سەرکەوتنەش پێشکەش دەکەم بە کەسوکار بوو گشت منداڵانی عێراق. پێشبڕکێکە بابەتی بیرکاریە و بەشداربوو دەبێت لە ماوەی دەخولەکدا 400 پرسیار بە شێوەی کۆکردنەوە و لێدەرکردن شیکار بکات. خێرایی و لێوردبوونەوە مەرجی بردنەوەیە و نینا بەدەستی هێناوە. سەرکەوتنەکەی نینا جێی بایەخ و سەرنجی بەرپرسانی پەروەردە و ئیدارەی شار نەبووە. هەر ئەمە شاگلەی و ڕەخنەی کەسوکارەکەی. تربية كركوك مع كل الأسف وكحكومة محلية ما حد التفت عليها. يعني احنا ببغداد ما حد استخدمنا جينا كركوك ما حد استخدم. زۆر بەداخەوە پەروەردەی کەرکووک و ئیداری خۆجێیی هیچ گرنگیان بە سەرکەوتنی کچەکەم نەدا. لە بەغدا هیچ کەس پێشوازی لێ نەکردین. لە کەرکووکش بە هەمان شێوە پیان وتین ئێوە چێن کەس نەمانی ناسی. لە ڕێگەی کەناڵەکەی ئێوەوە داوا لەلایەنە پەیوەندیدارەکان دەکەین گرنگی بەمنەوەیە بدەن. تەنیا کچەکەم نا بەڵکو زۆر هەن هاوشێوەی کچەکەم بەڵام هیچ کەسێک نییە دەستیان بگرێت و گرنگیان پێ بدات. من هذا المكان يبحث عنهم مجرد ملتهين بغير أمور. فإذا ملتهي بغير أمور فإحنا جينا ننتهي. زیاتر لە هەمووان دایکی نینا پاڵپشت و هاوکار و هاوڕێی کچەکەی بووە. پێشبینی ئەو سەرکەوتنەشی کردووە. نينا ما شاء الله عليها من بداية يعني ذكية الحمد لله وشكرا. نینا هەر لە سەرەتاوە زیرەک بوو منداڵەکانی دیکەشم هەروە کچەکەم لە بەغداوە بۆ پێشبڕکیەکە هەڵبژێردرا لە خوددا بەزیا بێت سەلمان دیکە زیرەکە. والحمد لله ثبتت إنه هي ذكية الحمد لله والشكر. هاوشێوەی نینا لە فێرگە و قوتابخانەکاندا زۆرن. با گرنگیدان و پاڵپشتیکردنیان ژمارەی سەرکەوتنەکانیش زۆر دەبن و سەرنجامنەوەیکی تەندروست و پێشکەوتوش بەرهەم دێت. هێمندەلۆ کوردستان 24 کەرکووک. هەر کاتێک باوەک پاڵپشت و سەپۆرتی کچ بێت ئەوە گەورەترین سوپا لە پشتی ئەو کچا بێت بۆ یەکشان هەمیشە بە پاڵەوانەکەتان باوکتان بێت و لە بیری هاوسەرگیریدا مەبن لە پێشوەختەیە چونکە بینین کە ئامارەکان شایەتن بۆەوەی کە کچانی عێراق بەداخەوە هەرێمی کوردستانیشی تایە بوونەتە قوربانی کللتورێک کە بەشودانی پێشوەختەیە. هەر ئەبێت ژیانی هاوسەرگیریە بێت بەڵامەوەی کە ئەڕوا لە دەستەچێت بەدەستێنانی بڕوانامە و ژیانی ناو خێزانە. پرۆگرامی بانی 24م پێشکەشکردن بۆ هیوام کە کاتێکی خۆشتان هەبوو بێت و تەواوی ڕۆژەکەشتان هەر بەخۆشی بەڕێ بکەن ماڵەوە.